لەگەڵ ئەوەدا کە تەنها 2 هەفتە ماوە بۆ هەڵبژاردننی گشتی لە هەرێمی کوردستانی عێراق، بەڵام هێشتا بڕیاری یەکلاکەرەوە نەدراوە ئایا لەم ڕەوشەی ئێستای هەرێمی کوردستاندا هەڵبژاردن بۆ پەرلەمان و بۆ سەرۆکایەتی هەرێمیش دەکرێت یان نا. لە ئێستادا دەگوترێت ڕۆژی دووشەمە پەرلەمانی هەرێم کۆ دەبێتەوە و دوابڕیار لەسەر هەڵبژاردن دەدات. کاوە بێسارانی شارەزای سیاسی میوانی کورد کنێکشنە لە ستودیۆی لەندەنەوە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. کاک کاوە سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ کاکاوە پرسیاری یەکەمیشم ئەوەیە کا قسە و باز زۆرن لەسەر ئەوەی هەندێک لایەن هەن پێیان باش نییە هەڵبژاردن بکرێت لەم کاتەدا بۆچی؟ بەڕاستی زۆر سەیرە هەرۆخانکەوە 2 هەفتی ماوە پێش هەڵبژاردن کە بۆیە کاندیدەکان ڕوون بۆیە چێ بێ چی پێ تەقدیمی ئەو میلەتاکەن بەرامەیەکەن تا ئێستا هیچ شتێک نییە لەکایە و نازانین لە ئەگەر و نەگەرایە. ئەمە خۆی دەخۆیە بە بۆچوونی من ڕێزنەگرتنیشی ژیانی دموکراسیە، ڕێزنەگرتنێک و فەوزایەکە بۆ ئەو وەزعەتێکەوە کوردستان تایەتی و ئەو گێژاوە سیاسی کە کوردستان و خەڵکی کوردستان تێکەوتووە دوای 26 ساڵ لە حکمی کوردی کە ئەوایە خەریشی دروستکردنی وڵاتەکە بووە، دروستکردنی پیشەسازی بووە، ئیستیقرارێکی سیاسی هەبووە، ئیستیقرارشە دوای 26 ساڵ کەوتین تا ئەو گێژاوە. ئەمە مەترسێکی گەورە بوو ملەتی کورد و ترسێکی هەیەکەوە بەشێکە نەتیجەی ئەو گێژاوە سیاسی کە دروست بوون نەتیجەی ئەم ڕێفراندۆمە ئەم کوردستانی خستە ئەم وەزایەتەوە. ئەمە نامەیەکی باش بوو منەتی کوردەیە، نە نامەیەکی باشە بۆ کوردی بۆ دۆستانی کوردە لە دەرەوەی وڵاتە. بەڵێ باشە کاکاوە بەڵێ دوێنێکە بزوتنەوەی گۆڕان و هەروەها کۆمەڵی ئیسلامیش بەیاننامەیان دەرکرد و لەو بەیاننامەیە دەڵێن دەبێت هەڵبژاردنەکان دوانەخرێت و لە کاتی خۆیدا بکرێت و هەروەها دەژڵێن وەکو چۆن ڕیفراندۆم ئەنجام درا دەتوانرێت هەڵبژاردنیش بکرێت. جا تۆ پێت وایە لەم کاتەدا کە ئێستا وەکو خۆت دەزانیت گرژی و ئاڵۆزیەکی زۆر هەیە، تۆ پێت وایە بتوانرێت لە واقعیدا هەڵبژاردن ئەنجام بدرێت؟ لەواچ ئەو کەسانی کە بڕیاری هەڵبژاردنەکانەوە مەسەلەکە بە جددی نەمەوە لەگەڵیانە، لەواچێ بە جۆری ئەو معادلاتانی کە بۆی چوون و حساباتانی بۆی چوون و نەهاتە پێشەوانێ. لەواچێ قەزەی هەڵبژاردنەکە بەسترابێ بە مەسەلەی ڕێفراندۆمەوەنی و سەرکەوتنی ڕێفراندۆم بە بۆچوونی سیاسی ئەوان. بەڵام لەواچ کە ئینعکاساتی ڕێفراندۆمەکە هەتا ئێستا بەروخراپ هاتووە و مەترسێکی پیا کردو، وەزع اقتصادی خراپ کردو، ترسێکی خەتۆتەوە، لەواچێ بۆ ئەو کەسانی کە بڕیاری ئەو ڕێفراندان نابێ ئەو هەڵبژاردان نابێ ئیستا دوو دڵن لەوەی کەوا بێت و ئەو ڕێفراندۆمە بکەن. لەبەرەوە دووشت لەکا هەیە. یەکەم تا ئیستا کاندیدەت نییە بۆ هەڵبژاردننی سەرۆک تەنها نەبێ کە ئەویش هێشتا کاک محەممەد تۆفیقیش هێشتا لەلایەن بابلین کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەوە پشتڕاز نەکراوە. باشە دەبێت هۆکاری چی بێت کە ئەم بابلین لیستەکان ئامادە کراون بۆ هەڵبژاردننی پەرلەمانی، بەڵام هیچ کاندیدێک بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی تا ئێستا تۆمار نەکراوە. جا ئێرە بابلین پێدوانیە ینی دانرا بێت یاخود بەنیاز نەبن هەڵبژاردن بکرێت لە هەر لە سەرەتاوە بابلین هەڵبژاردننی سەرۆکایەتی نیانەوە بیکەن، ینی مەبەستمەوەی کە لایەنەکان خۆیان ڕێککەوتێتن لەسەر ئەوە. بەڵێ من ئەمە ئەبەسمەوە بە یارێکی سیاسی کە و بەستراوەتەوە بە شێوەیەکی مباشر بە مەسەلەی ڕێفراندۆمەوەنێ بۆ چوونیان بۆ ڕێفراندۆم بەو شێوە نەبوو کە ئیستا ئەیبینیتیایە لەبەر ئەوە چوونیان چی بۆ ڕێفراندۆمەکە چونکە ینی پێش بۆ چوونی مەش بەفراندەکەمەوە نەخێ بەڵام بەس ئەوانی کە بڕیاریان نالەوەشیە خوێندنەوەیکی باشیان بۆ وەزعەکە نەکرد بێت، خۆنی باشە نەکرد بێتەوە ئیستا ئەوان هیچ کەسیان گەڵانیە کەەوە ئەو ڕێفراندۆمە شەرنی بوو ئەو شتانی کە ئەوان ئەیبن بەڕێگاوانێ جوان لە هیچێکیان ناکرێت حتا لەو دۆستانی کە دۆستی ئەوان بوون کە داوان لەکێکەوە دوای خەن بۆ ساڵێ بۆ 2 ساڵ بەتابەتی مەسەلەی انتخاباتی عێراق توتە پێشەوە کە ئەمریکا بە هەموو شێوەک ئەیوێ عبادی بباتەوە کە جوان لە کەس نەگرت دەسەڵاتیانەکە و ئەمری واقع فەرزەکەن بەسەریە ئەوان هەڵبژاردننی سەرۆک و پەرلەمانیان بەسوو بە نەتایجی ئەو ڕێفراندۆمانێ دوان تەسەورەکرد ئەو ڕێفراندۆمە سەکە سەرکەوتنیشی سیاسی گەوران بۆ وێتە پێشەوە ئەو ساتوانە فەرزی ئەمری واقع لەگەڵ کوردستانە بە ئاسانی سەرکەوتنیشی سیاسی گەورە هەم لە پەرلەمانی کوردستانە هێنن هەر لە بۆ سەرۆکاتی هێنن ئەمە نەهاتێت پێشەوە بەرەو خراپترەوە بەرەگەوە. اینجا بۆ چوونی من ئەوەیە احتیمال زۆرە هەڵبژاردننی
سەرۆک هەرێم دوا بخرێت و دووری ژنیە حتا هەردوو انتخابات کات ئەدابشکە مشکلشکە نقطەیەشکە زۆر بە کورتی کاکاوە ببوورە کاتەکەمان زۆر کەمە زۆر بە کورتی ئەو گێژاوی کە دروستی کردووە مەترسیێکی زۆر گەورەیە لەسەر مەسەری کوردی حتا وا لاتەوە کە یەشێتی نیشتیمانی کوردستان بۆتە دوو باڵەوە یەشێ پێشمەگانێرە ئیشە داوای ئاشتێکە ئەمە مەترسیەکە بۆ ملەتی کورد کە ئەبێ بوەسرێ ئەوانەی ئەم بڕیاریانە مەسئولن بەرامبەریان دوای 26 ساڵ لە حکمی کوردی نابێت ملەتی کورد مستحقی ئەوە نییە کە تووشی ئەم گێژاوە سیاسی بکرێ. بەڵێ کاوە بێستارانی لە ستودیۆی لەندەنەوە زۆر سپاس دەکەین بۆ بەشداریکردن لەم بەرنامەیە. دۆ سپاس بۆ ئێوەش بەڕێزم.